بەخوا هەر ئەوەنە پێی وت حەزم بە فەرشە ڕێک ڕۆژ لە بازار فەرشێکی زۆر جوانی بۆ هێناوم وتی کە هاتمەوە بە یەکەوە ڕایەخەین پیاوێکی ناروتی ڕەنی فەرشەکان بەدڵ نییە بۆتە گۆڕم چی بۆ گۆڕی؟ ببوورە دوای تەلەفۆن بکەمەوە بەخێر بێتەوە گیانەکەم بشێت ئەو باسی چیەکەی؟ باسی فەرشەکەکەم پیاوێکی ئەوەنە محتەرەم ئەوەنە بەڕێز هاو فەرشەکەی برد وتی ئەو ڕەحمان وتوێتی فەرشەکە ڕەنەکەیم بەدڵ نییەوە ئەی گۆڕی فەرشی چی و ڕەنگی چی و ئەم پیاوەکەی بەهاتە ژووریشەوە؟ بەڵام بەخوا زۆر محتەرەم بوو تەنانەت هەر نە من سێری ئەوم کرد ناو سێری منی کرد کچە محتەرەمی چی و شتی چی ناشە فەرشەکەی بردی بێ بەرە وەڵا فەرشەکەی برد ئای قوڕ بەسەرم کچە ئەوە دز بوو دزە کوێوە ئەم فەرشە دای بردی برا هەروە ئابیگی لە فەرشە شکاکە ئەو بینم زیاتر قساکەین باشە برا دەی خواحافیز فەرشی بێ قڕنەی گیرێ کاکە ئەرێ خەڵی بکەی بە چاومە ئەرێ تۆ نازانم ڕێ برا تۆ خەڵی بکەی بە چاومە ڕۆشن وابێ دەبڕ بابە بڕۆ ئەمە چی لێەکەی ئەمە یکڕم هین ئەڵەمە یکڕم یاڕبی تۆ بەی فرۆشم ئەمە کوێنەریە مە تەبرێز ئەسڵ 600 شانە چی 600 شانە کورە بابە 600 شانە 600 شانە تە لێ نووسراوە تو زمانە تاوانە بۆشت تەبرێزی ئەسڵ ئەمە وڵایی بەتەما بفەرشێ بکڕم بەس قسمەتە هاتە بەردەسم ئەمە داوای چەنی لێەکەی خۆمانە 100,000 چی 100,000 بۆ تۆ فەرشی کاشانی ئەسڵم پێفرۆشتی تازم پێفرۆشی و کۆنی ماڵانە کاکە وەرە بابەوە تەبرێزی ئەسڵە 600 شانەیە ئەوە کورە بابە من حەقم لە شانۆمانە نییە من فەرشێکم ئەوێ و لە سیعرا بێ و بیکڕم بۆ ماڵەوەی ترەوەی دزستانەوە خاتر دەگرم خاتر بێ بە چەند 55 یعنی 50 پێن دەی باشە مشکلە نێ دەی قەیناک یاخوا خێی لێ بینیت مەمنونم دەستەکانە خۆش بێ ئاها وڵا خۆ پێنجیشم پێنی ولا ئەو پێنجم بەرەوە پێنج دێمەوە باشە خۆڕامان نەکردو بێ قەزای کورە کاکە دەبمەرەوە برامە عینوانی ماڵەکەتم بەرێ عنوانی ماڵ بۆ بدەمێ کاکە ئەی بوو بوو یە خۆمی بمەوە قورسە بابەت و ئەفۆنێکی ئەو جلە جوانە ناخە پیزە بیت کورە نەبا بە خۆمی بمەوە باشە نیوەی لەگەڵا هەڵەگرم دێڵە دەدەی ئەو سەری هەڵگرە ئاها ئاوە ڕەحمە لە دینە بەڵام ناوی جەنابتیشم نەزانێ ئەوە چی بوو ناوی من ناوی من بۆ چییە هەر با پیاو بزانێ باشترە تەحسین چی محسینی ئامۆزامە ئەی مۆزە توشتی بۆ پرسی کار پرسیارەوە ماش لە دایرەی کارەبام ئەوە چێکی بۆ وەستاوی بۆ ناڕۆی وەڵاهی برادەرێکم تەلەفۆنی کەوتی لێ ڕاوسە هەڵدەگرم دە باشە دەی خوارد لەگەڵ چۆنیش نەکە تۆ باشی فەرشەکە زۆر جوان بوو بەڵام وتی مێردەکە دەڵێ بۆمان بگۆڕە منیش فەرشەکەم لێدا بۆ کێ بردی وتی دێگۆڕمەوە بۆ دەهێنمەوە کورە بابەوە دزە ساختە چیە بۆ هێشتت بیبە لا حەولە ولا خۆش بێ و لەشە ساغ بێ دوێنێ ئەم حەلانە سەعات چوار کومبارەکە و برد ڕێک سەعات چوارە پیاوی وەکو جەناب زۆر کەم ماوە ئاوا ڕاستگۆ بێ وەڵاهی کاگی هەر نەماوە مەگەر من یەک پیاویتر هەبوو وەکو جەناب وا بوو لەکوێت خوا حەزەکەم بیناسم شەڕ ئێران و عێراق تۆ بلەیە خوا عەفوی کات چییە هیچی لێون بووە واسەیرەکەی نەوەڵا بەڵام واو ئەوە چییە سەعاتە نازدارە ئەوە بەسەرهاتی دوور و درێژە ئەوە حەمەی ژنبران بۆی نردووم لە سویسرا ئەوجا یەک تەبیعەتیشی هەیە ئەمە شەو خەوتنی هەر نییە ئەمە وەڵاهی یەک تەکلیفم هەیە چییە حەزر لە چایە؟ نەوەڵا ئەڵێم ئەگەر بکرێ ئەو سەعاتەم بیتێ وعدت ئێمە سبێنێ ئەم کاتە بۆ بگەڕمەوە داوای لێبوردنی لێکم زۆر ئەبێ پرسێ بە ماڵەوە بکەم بەخوا ئەلحەقی ڕاستە تۆ مدیری بەڵام موو زۆر نەرمە